بڕیارەکانی تایبەت بە کۆرۆنا و قەدەغەی هاتوچۆ کاریگەری تەواوی کردوتە سەر بازار ڕووماڵەکان و شوێنە گشتیەکان. حکوومەت بەبێ پلان قەدەغەی هاتوچۆ ڕادەگەیەنێت و لە کاتی بۆنە تایبەتەکان بە بازارکردن بڕیاری قەدەغەی هاتوچۆ دەدات. بۆیە هاوڵاتیان نیگەرانن و پێیان وایە ئەم جۆرە بڕیارانە کاریگەری لەسەر ئیشوکاری ڕۆژانەیان دەبێت. کاریگەری زۆرە لەلایەکەوە لەسەر بازار لەسەر دوکاندار، لەلایەکیکە لەسەر هاوڵاتی، لەسەر دوکاندارەکان پێداویستێکی زۆر دێنن بۆ مناسبەیە ئەمێنێتەوە بێجگە لە خۆراک. بەڵام وەکو هاوڵاتی بەڕاستی زۆر کێشەیانەوە دروست بووە لە ڕووی سعرەوە، لە ڕووی نرخەکان زۆر ئەگۆڕێ بە کەیفی خۆیان دەستکاریەکەن. دۆلارش کە جێگیر نییە زیاتر لە بەرزبوونەوەیە، ئەمە وای لە بازار کردووە هاوڵاتی زۆر زەرمەندەتیایە. ئەی تۆ کارگەری ێستا بازار تۆ ئەگەر نەگەی بۆ بازاری چی دەستەکەوێ؟ ئەگەر تۆ بازار نەکەیتەوەی چاییتە بێ؟ ئەی تۆ دوکان داخی چیەکەی؟ ئەی خەڵک بگەڕێ بۆ خۆی ئەگەڕێ جادەحەق پێوێت حەقا ئەگەڕێ سەیرانەکە خەڵکی دەوڵەمە لەو دەستێڕا تۆ چالە فەقیرە قوربە سەر هەناسە سەر مەکە داما و هەناسە سەر و ماکاول. بڕیاری قەدەغەی هاتوچۆی چەند ڕۆژی ڕابردووی پێش جەژنی ڕەمەزان نمونەی ئەو بڕیارانن بە زیان بۆ خەڵکی کاسبکار و دوکاندار تەواو دەبێت، چونکە لە ڕۆژانی پێش جەژن کاسبکاران دەتوانن کاڵاکانیان لە بازار ساغ بکەنەوە. وڵی هەموو مۆڵێک بە تایبەت ئەوانەی وەکوتم کەرەسەی جەژن نافرۆشن بەروبوومێکە فرۆشنکەوە بەکاردێ بۆ جژن هەموو مۆڵەکان و بە تایبەتی ئەمەش بێگومان زەرەری خۆی هەیە لە ڕووی توێمە یەک سعات نێکێنەوە تەسیرات خۆنیە نەک هەر زەرەری مادی جاروە زەرەری معنەویش تۆ کۆمەڵە خەڵک دێت ڕووتیەکە بازاڕی تێکە لەسەر سیقەی کوالەتی لەسەر سقەی کەوا بەیانی ڕۆژێ پێش دەژن ئەوێ بازاری بکە بۆ ماڵ و مناڵی سیقەی هەیەکەوە تۆ مۆڵەکەت کراوەیە کە دێت تۆ بە ناساری بە ئیجباری دائەخێ و کاتە ئەوش جارێکی تر معنەوەن جارین ڕووناکە تۆم جۆرە بازارانە هەبووە بەڕاستی تەسیری هەیە پێویستەکە حکوومەت ئەگەر بیوێ هەر کاتێک بازارەکان دابخات پێویستەکە پێشوەختە هیچ نەبێت بە چەند ڕۆژێک ئەو ئاگاداریەکی مۆڵەکان بکاتەوە بڵێ کاجان لەو بابەتانە ئەوەیە قیچێکە بادایی بخەن بەڵام با بە ئیجراعات با مۆڵەکان کراوە بێ چی تۆ ئێستا ئەچی تار شوێنە کراوەیە ئەنی بەسماتۆ لەسەر بازار و مۆڵەکان. ماوەی 2 ساڵە بە بیانووی نەخۆشی پەتای کۆرۆنا حکوومەت قەدەغەی هاتوچۆ ڕادەگەیەنێت و بڕیاری داخستنی مۆڵ و بازار و شوێنە گشتەکان دەردەکات، بەڵام وەکو وڵاتیان دەڵێن حکوومەت تەنها بڕیار دەردەکات و جێبەجێیان دەکات، پلانی نییە بۆ باشترکردنی گوزەرانی خەڵکو و هاوکاریکردنیان لە بەرامبەر ئەو زیانانەی بەهۆی بڕیارەکانەوە لێیان دەکەوێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.